ئەم کاتتان باش خۆشحاڵین لە بەرنامەیەکی تری کەوانە بە دیداتان شادەبینەوە. هەمیشە لە میدیاکاندا مشتومڕ گەرمە لەبارەی معارەزە و پەیوەندیەکانی بەدەسەڵاتەوە. دەپرسین ئایا معارەزە لە کوردستان توانیوێتی کاریگەری هەبێ لەسەر دەستکاریکردنی نەخشەی سیاسی لەم هەرێمەدا یان تەنها هاژوهوژێکی ئەعلامی بووە و بەس. دەوترێت ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبوایە ئەوە کوردستان بەرەو دیکتاتۆریەت دەڕۆیشت و دیموکراسیەت لەناو دەچوو. دەنووسێت معارەزە لە کوردستان توانی ڕۆڵی هەبێت لە هەوڵدان بۆ چاکسازی و گۆڕینی کوردستان لە تەنها ڕەنگی زەرد و سەوزەوە بۆ فرەڕەنگی. بەڵام لە وەڵامیشدا دەوترێت ناکرێ هەموو دەستکەوت و هەنگاوەکان بۆ چاکسازی بە دەستکەوتی معارەزە دابنرێن. ئۆپۆزیسیۆن تەنها بە دروشم کار دەکەن نەک بەکردەوە. دەپرسین ئایا لە کوردستان معارەزە بە ڕۆڵی خۆی هەڵساوە یان بێڕۆڵ و بێکاریگەر بووە؟ دەپرسینەوە ئایا یەکێتی و پارتی وەک دوو حیزبی دەسەڵاتدار وەکو هێزێکی سیاسی لەلایەنەکانی معارەزەیان ڕوانیوە یان وەک نەیار و دوژمن سەیریان کردوون؟ سەرکردەیەکی ئۆپۆزیسیۆن دەڵێت لە زۆر شوێن لەم کوردستانە ئازادە چاودێری کاری ئۆپۆزیسیۆن دەکرێت و ناهێڵن بەکاری سیاسی خۆیان هەڵسن و لەبەر دەمی هەڕەشەدان. لێرەوە دەپرسین چۆن مناقەشەی پەیوەندیەکانی نێوان ئۆپۆزیسیۆن و دەسەڵات بکەین لە هەرێمی کوردستان؟ دەوترێت هیچ کار ڕێگری لە دەنگ و ڕەنگی جیاواز نەکراوە، ئەوە معارەزەیە دەوێت وەک قوربانی خۆی بناسیێنێت. دەنووسێت ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا بەدیلی سیاسی پێنیە و تەنها لە ڕێی ڕاگەیاندنەوە فەوزایەکی لەسەر مەسلەی ئازادیەکان و دیموکراسی و دەستور ناوەتەوە. بەڵام لە بەرامبەریشدا دەوترێت یەکێتی و پارتی دەیانەوێت بە تەنها حکومڕانی ئەم وڵاتە بکەن لە کاتێکدا هەمیشە دیموکراسی ڕاستەقینە پێویستی بە دەنگ و ڕەنگی جیاوازەیە. دەنووسێت معارەزە لە کوردستان لەسەر دەستی هەندێک هێزی سیاسی ڕوبەڕووی هەڕەشەی گەورە بوونەتەوە. پەیوەندیەکانی نێوان معارەزە و دەسەڵات لە هەرێمی کوردستان لە نێوان دوو کەوانەدا دەبێتە تەوەریان بەردامێمان. بە خۆشحاڵی و میوانداری هەرێک لە بەڕێزان بەڕێز ئومێد خۆشناو کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستان و سکرتێری یەکێتی لاوانی دیموکراتی کوردستان و هەروە بەڕێز مونیرە عوسمان عەلی ئەندامی جڤاتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕان سوپاسانەکەی. کاگومێت ئەگەر سەرەتا لە ئەو پرسیار لە بەڕێز بکەم لە قسەیەکی یەکێک لە سەرکردەکانی ئۆپۆزیسیۆن کە دەڵێت لە زۆر شوێن لەم کوردستانە ئازادە چاودێری کاری ئۆپۆزیسیۆن دەکرێت و ناهێڵن بە کاری سیاسی خۆی هەڵسێت لە بەردەمی هەڕەشەدایە هێزەکانی معارەزە، ئەوەشی بەرپرسە لێ حیزبی دەسەڵاتدارە. پێم وایە ئەو سەرکردەیان ئەو هەرسوڕاویان ئەو کەسی معارەزەکە و قسە دەکات دەبێ قسێکی لەو بابەتە بکات، چونکە پێم وانە یعنی ئەگەر قسێکی لەو بابەتە نەکاتن وروژاندنێکی و توی تێدا نەبێتن بەدیلی ئەوە چ باز دەکات، بەڵام بە پێچەوانەوە هەست بەوە ناکرێتن کە چاودێری کارەکانی معارەزە بکرێتن، چونکە پێمان وایە معارەزە کاری نەکردووە. لە دروشم دەرنەچووە، ئەتوەگەر شتێک وجودی نەبی لەسەر ئەرزی واقع متابعی کامیانیان دەکەی، واتە لە چوارچێوەی معارەزەی کوردستان لە چوارچێوەی دروشم و دروشم بازی دەرنەچووە، کردداری نەبوو تا چاودێری کارەکانی پێ نا بە پێچەوانەوە ڕێک پێچەوانەی ئەو پرسیارە دەبینین ئۆپۆزیسیۆن لە وڵاتەدا هێندەی بە دوای کارەکان و جونگە ئەساسیەکانی ئەو وڵاتە و کارەکان و هەنگاوەکانی دەسەڵات و کارەکان و هەنگاوەکانی حزبی فەرمانڕەواوەیە خۆ دەبینین زۆر جاران دێتە کاری مخابراتیش و لە میدیاکاندا دەبینین کارە داخلیەکانی ئەو حزبە یان میتۆدە ئەساسیەکانی ئەو حزبە شرۆڤەی لە بۆ دەکرێتن و دێ لە میدیاکاندا بڵاو دەکرێنەوە کە بەلای حزبە فەرمانڕەواکانەوە ئەوە تایبەتمەندیەکی خۆی هەیە لە ئاسایشی نەتەوەییدا. بۆیە متابعەکردنی دەسەڵات لەلایەن ئۆپۆزیسیۆنەوە هەستی پێ دەکرێت نەک بۆ پێچەوانەوەی کە ئەو بەڕێزە باسی لێ کردووە. حزب ناوێنەی ئاسایشی نەتەوەیی نەخێر هەموو شتێکی داخلی هیچ حزبێکی ئاسایشی نەتەوەیی دامەژت بۆ داوە هەنێشتی تایبەتی تایبەت بەڵێ بە ئاسایشی نەتەوەیی هەیە کە زۆر جار دەبینین لە میدیاکانی ئۆپۆزیسیۆنەوە یا میدیاکانی سێبەرەوە دەوروژێندرێن ڕەبتی نیە بە پارتێک و دوو پارت و سێ پارت و هەموو پارتەکانی تعریفەی تۆ بۆ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا. ئۆپۆزیسیۆن لە کوردستاندا لە دروشم دەرنەچوە و لە لەواری کردداریدا هیچی لێ نەدیدراوە تەنها لە چوارچەوەی ئەو هەشوشەدا کە جەنابەت لە سەرەتادا هەشوهوشێکی ئەعلامی دەکەن و دروشم بازی دەکەن، هیچ شان نەکردۆ بکردەوە، تەنانەت ئەوەتی ئێوە چاودێری کاری ئەوان دەکەن. یەکەم شت من باسی ئەوە کە معارەزە کاگومێت ئەوە خەڵکی کوردستان ئەتوانێت و بڕیارە بە کە معارەزە چی کردویان چی نەکردو لە چوارچەوەی دروشم دەرنەچووە. خەڵکی کوردستان و حقیقەتە ئەزانێ ئەوە معارەزە بوو
توانی لە پەرلەمانێکی زیندوی کارای ئاکتیڤ بێنێتە کایەوە کە بەم دەسەڵاتە بڵێن ئەوە حەزەکەم ببوورە کاگومێنجیان من ڕێگەم دای تۆقسەکانی خۆتەوەکەی ئەوە معارەزە بوو ئەو معارەزە کارە و ئەکتیڤە بوو لە دوای 25 حوتەوە دروست بوو کە لە پەرلەمانی کوردستاندا لە پەرلەمانتان دەنگی ناڕازی هەبێ وە قسەی خۆی هەبێ و پێشنیاری خۆی هەبێ ئەوە معارەزە بوو خەڵکی کوردستانی وشیار کردوانە لە هەموو ئەو گەندەڵی و نەعەدالەتی لە 20 ساڵی ڕابردوو هەردوو حیزبی دەسەڵات لە وڵاتەیە کردویانە ئێوە لە 25 معارەزە لەدایک بوو ئێوە معارەزەی بکە پێوتێ کۆمەڵی ئیسلامی و یەکگرتووی ئیسلامی ئەو معارەزەی کە لە ڕابردووە هەبوو حەزەکەم کاک محەممەد قسەکەی پێشترم تاوکە توانی بێمەوە سەر ئەو پرسیارە باش فەرموو ئەوە معارەزە بوو شەقامی وشیار کردوانە لە هەموو ئەو نەعەدالەتیانەی دەسەڵاتی کوردی کە هەردوو پارتی فەرمانڕوا لەم هەرێمەیە کردویانە ئەوە معارەزە بوو توانی چاوی خەڵک بکاتەوە ئەوە معارەزە بوو توانی بە خەڵک بڵێ ئەمە بودجەتە ئەمە داهاتە ئەمە تۆ بەرکەوتی ئیداری و مالی تۆ لەم وڵاتەیە ئەمەیە معارەزە چاوی میلەتێکی کردوانە کە لە هەموو پیاوێکی نەخوێندەوار و لە کوچەی کۆڵانی ئەم وڵاتە بپرسە ئەزانێ بودجەت چییە ئەزانێ نەوت چییە ئەزانێ داهاتی ئەم وڵاتە چییە و ئەزانێ لەکوێ و ئەزانێت چی لێ بەسەریە ئەمە معارەزەیە بووە هۆی ئەوەی وشیارکردنەوەی و چاوکردنەوەی کۆمەلگا کە لە 20 ساڵی ڕابرد نەنەخوا کاگومێنجان زەوی نائینسافەتە بێ ملەتێکی هۆشیار ملەتێکی چاوکراوە ملەتێکی خەمخۆر ملەتێکی قوربانی دەر ملەتێکی تەسحیە و قوربانیدایە ئەگەر ئەو پێوەرانە بەلای ئێوە بێتن لە دوای 2009 ئەو ملەتە لەدایک نەبووە لە 25 زیادی کردیە شەڕی ئەلامی زیادی کرد شەڕی دەروونی زیادی کردیە شیرازەی کۆمەڵایەتی لە خەتەر بوو لە 25 لە دوای 25 حوتەوە بووە دەنگی لە پێش 25 لە دەسەڵات بوون لە دەسەڵات بوون بزوتنەوەی گۆڕان هەر نەبووە بزوتنەوەی گۆڕان هەمومان دەزانین لە هەناوی یەکێتی نیشتیمانی کوردستاندا لەدایک بووە لە جومگە ئەساسیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوون لە حکوومەتدا بوون هەڵسوڕا و کارگوزێنەری ئەو وڵاتە بوون عزیزەکەم حەزەکەم یەکشت بزانی لە 25 حوتەوە دەنگی زوڵاڵی خەڵک دەنگی زوڵاڵ پێوەرم پێ بڵێ ئەو دەنگە زوڵاڵ ئێوە بن ئێوە تا ئەو ڕۆژ من ئەوەیە شتێک بیزانم بزوتنەوەی گۆڕان لە 25 حوتەوە بەهاوکاری هاوپەیمانەکانی کە معارەزەن یەکگرتوو کۆمەڵی ئیسلامین بۆی بزانی توانیوێتی کۆمەلگایەکی ئەو کۆمەلگای کە لە 20 ساڵی ڕابردووە پارتی و یەکێتی بە هەموو شێوەیەک شەڕی ناوخۆیان پێکردن داهاتی ئەم وڵاتیان سەرۆت بەتاڵان برد هەرچی پێتان کراوە سامانی ئەوڵاتی ئەوەی ئێستا بزوتنەوەی گۆڕاندەیەوێت جارێکی دیکە لەو ئەمن و استقرارێتی لەو خۆشگوزارانی لەو وڵاتە هەیە ئێستاش بزوتنەوەی گۆڕان دەوێت گەنج و لاوانی ئێمە لە کەپچی حەمەداغا بە کوش بچن بۆ تەسەڕوفانی کە دەیکاتن شیرازەی کۆمەڵایەتی تێکدا هاوڕێژیان ئەوە ئێمەنین بۆی باش بزانانی ئەو بزوتنەوەی گۆڕان نیە خەڵکی بە کوشدا خەڵک بە کوشدا ئەوە پارتی و یەکێتین ئەوە هەردوو حیزبی دەسەڵاتە کە لەم کوردستانەیە و لەم وڵاتەیە هەتا توانیان شەڕیان لەگەڵ پەک کرد هەتا توانیان شەڕیان لەگەڵ خۆیان کرد بە هەزاران گەنجولاوی ئەو وڵاتەکان ئێستا سەرباری هەموو ئەمانە بۆ معارەزە بێگەڕانەوە بۆ زۆر باشە زۆر چاکە زۆر باشە منیراخان زۆر چاکە با ئێمە بینەوە سەر تەوەرەکە زۆر باشە منیراخان یەک دقا زۆر چاکە کاگومێت وەڵام بۆ قسانە کۆمەڵی ڕەخنەی کرد تۆڵی تەنها هاشوشن ئەوڵێ ئێمە بووین خەڵکمان بە ئاگاهێنایەوە وەکو منیراخان ئەندامی جوواتی بزوتنەوەی گۆڕان بەڵێ ئەوان بوون شیرازەی کۆمەڵایەتی ئەو وڵاتیان تێکدا ئەوان بوون کە باز لە سەروەت و سامان دەکەن لە هیچ وڵاتێک لە هیچ سیستەمێک هەموو هاوڵاتی ئەو وڵاتە مەشغول ناکرێ بە کارە سیاسەکانی ئەو وڵاتەوە ئەوەی ئێستا لە کوردستاندا هەیە لە عەرەبانچیەکەوە لەگەڵ ڕێزم لە کرێکارێکەوە تا سەرۆکی وڵات هەمووی پێیەکەوە مەشغولە ئەوە تێکدانی شیرازەی کۆمەڵایەتی وڵاتە نییە کە هەموو تاکەکانی کۆمەلگای ڕێختەوە بە دەسەڵاتی سیاسیشەوە بەڵام لەم وڵاتەی ئێمەیە کرێ هاوڕێژیان کرێکارێک و باسی کرێکارێک و دەوڵەمەندێک و فەقیرێک مەکە لەم وڵاتە داهاتی ئەم میلەتە و داهاتی ئەم وڵاتە کاگومێت ئێمە لەسەر ئایا پەیوەندەکانی معارەزە تایتڵی بەرنامەکە کە زوزوش دابەزێ ئایا پەیوەندەکانی معارەزە و دەسەڵات لەم کوردستانەیە تەندروستە بە چه ئاقارێکە باش ئەوڵێ
ئەوڵێ ئەوە ئێمە بووین خەڵکمان باگەینەوە با لەسەر ئەمە بڕۆین نەڕۆینەوە بۆ مێژوو نەڕۆینەوە بۆ مەسلەی سامان بۆچی ئەگەر خەڵک قسە بکات لەسەر سیاست بۆچی ئەمە حەقێکی باشە ئەمێن کاتە قسە دەکەم پێشترم ڕوونکردنەوە یەکدەم کە باسی معارەزە دەکەم بزوتنەوەی گۆڕان بەتەنیا باز دەکەم مەبەستم کۆمەڵ و یەکگرتووی ئیسلامی نییە ئەگەر نوێنەری ئەوانیش لێرە بەسەم قسەم لەسەر ئەوانی شۆ دەکەم بەڵام خاتون نوێنەری بزوتنەوەی گۆڕان و ئەندامی جوواتی نیشتیمانی بزوتنەوەی گۆڕانە واتە هەر مفرەدێکی من کە کاتێک باز لە معارەزە دەکەم لەگەڵ ڕێز و حرمەتی زۆرم بۆ دوو ئەو پارتە تەنها من لەگەڵ بزوتنەوەی گۆڕان قسە دەکەم بۆیە ئەوەی خاتون دەیڵێ گوناحێکی زۆر گەورە بێحورمەتیەکی زۆر گەورەیە دەرحەق بە خەڵکی کوردستان ئەگەر پێیان وابێ ئەگەر پێیان وابێ بۆ بێحورمەتیە بێحورمەتیە خەڵکێکی هۆشیار خەڵکێکی هۆشیار میلەتێک گەلێک هاتو حەزم لێ ئەوەی دەستدانێت بە عقودەوە قسەمەکە بە حالەتێکی نەفسی هادی ئەوە قسە بکە ئێمە حوار دەکەین ئەوەی من بێحورمەتی کە پێم وایە معارەزەوە پێم وایە ئەگەر وا بڕۆ ئەگەر وا بڕۆ تا کۆتایی بەرنامەکەی جوانتری زانی وەڵامی من سدەبی جێت دەگەرم و قسەکانی خۆت بکەی ئەمەیان دەمەوێ لە دوای 25 حوتۆ من حەزەکەم آخر ئەوە سیاسەتیشتان بەو شکلەیە بەس بەو هاشوشە قسە دەکەن بەس ڕاوەستن گوێ بگرن دەزانی بەشێک یەک لە پێوەرەکانی ڕۆشنبیر چیە دەبی گوێبرێکی باش بێ نە قسەکەرێکی باش بێ گوێ بگرە با قسەکانم بکە باشە با قسەی خۆی بکە من جێ دەمەبزانم بینە حکوم دەبزانم چ فەرم خاتو بڕێ پێ دوایە ئێمە تۆ پێ دوایە ئێستا من سوکاتی بە خەڵکی ئێوە بەشێکن لە وڵاتە ئێوە بەشێکی گرنگ بنێشێتی نیشتیمانی ئێستا نفوزی ئێوە نفوزی بزوتنەوەی گۆڕان خاتون بەس ئەوەندە پێ بڵێم لەسەر ئەو پێوەرە قسە لە بۆ من بکە بەناوی گەلەوە قسەمەکە بزوتنەوەی گۆڕان بەپێی هەموو استحقاقاتی ئەو وڵاتەی تا ئێستاکە لە سەدا 12 خەڵکی کوردستانی ڕەت نەکردووە خێرە ئێوە دێن بەناوی سەدا 90 دیکە قسە دەکەن دیکە قسە دەکەن ئەوە ئێمەنی لە بەناوی خەڵکی کوردستان قسە دەکەن ئەوە دیموکراتی کوردستانە لە سەد تاسی کورسیەکانی پەرلەمانی کوردستانی هەیە هەموو دەسەڵاتەکانی هەموو دەسەڵاتەکانی یەکێتی دوو هەڵبژاردننی پەرلەمانی عراقی کوردستانی سەنجی پارتی دیموکراتی پەرلەمانی هەیە ئێوە لە سەد تاسی پەرلەمانتان هەیە یعنی ئێوە پێتان وایە بەچی لەسەر گۆڕان ئێوە 5 کورسیتان هەیە ئێوە 5 کورسیتان هەیە بۆی بزانی ئێمە کۆمەڵێک سەروەریمان گۆڕان حزب لە عێراقدا بەقەت ئێمە مەقعدی پەرلەمانی هەبێتن کامە حیزب ئەمە حیزب ئەوە حیزب ئەوە باش ئەزانی ئەوە چۆن ئەو مەقعدانە هاتووە نا باش ئەزانێ باش ئەزانی ئەوە مناقەشی ئەوان بکە بەڵام بە هدووی بە حالەتێکی تەبیعی بەڵێ یەک ماوەین بەیەکتی یەک ماوەین بەیەکتی ئەوە ئەم مقابلەی جەنابتە لەم گۆڤاری هۆنیایە کە پێ دوایە ئەوەی پارتی نەبێ زۆڵە کوردە لە کاتێکا جەنابتان زۆر باش ئەزان لە سەد تا 30 کورسیەکانی پەرلەمانی کوردستانتان لە سەد تا 70 خەڵکی کوردستان بە زۆڵە کورد دەزانن لە مقابلی ئەوە ئێمەی سوکاتەکەیان ئێوە ئەوە ئێوە ڕاوەستە ئەوە مقابلەکەی من هۆنیای لەبەر دەستی جەنابتە مشکلێن گۆزانی چیە دیسانەکە دەڵێمە تو بەس عنوانەکەت خوێندەوە بڕۆ ناوەڕۆکەکەی بخوێنەوە ناوەڕۆکەی بخوێنەوە ئەوە لە سەرچاوی لە بابەتێکە من بابەتێکم نووسێ دەرێم ئێستاش لێرەوە لەو مینبەرەوە زۆر بە ڕاشکاوی ڕای دەگەینم هەرچی زۆڵە کوردی ئەو وڵاتە هەیە کوردایەتی بە ئێمە دەفرشکە قوبولی ئەوەمان نییە ئەمن زۆڵە کورد زۆر ئەوانەی وەتەنیات بە ئێمە دەفرۆشن ئێمە لەگەڵ ئەوانەی وەتەنیات بە ئێمە دەفرۆشن جێ بگرە با لە بۆ ڕوون بکەمەوە ئەگەنە لە سەوەک حرفم نییە ڕۆژنامەیەکە ئەوە گۆڤارێکە مقابلەیەکی منی کردووە باز لەو بابەتە دەکا مەبەستم چیە لەوێ گوتومە مەبەستم ئەو زۆڵە کوردانەیە کە کوردایەتی بە ئێمە دەفرۆشن مەبەستم ئەو ناپاکانەیە کە چاکسازی بە ئێمە دەفرۆشن و ئەوان کاگومێت حەزەکەم یەکشت بزانی لەم وڵاتەیە هەموو خەڵکی تێکۆشەرن هەموو خەڵکی ماندوون هەموو خەڵکی مزەحین هەموو خاوەن شەهیدن هەموو لەو خەڵکانە کە تووشی چەوسانەوە بوون لەسەر کوردبوونیان نەتۆش و نە هیچ کەسێکی ناتوانێت کوردایەتی بفرۆشێتەوە دووبارە سڵاوتان لێبێ مونیرەخان دەوترێت هیچ کار ڕێگری لە دەنگ و ڕەنگی جیاواز نەکراوە ئەوە معارەزەیە دەوێ وەک قوربانی وەک مزاحی خۆی پیشانی خەڵک بە بەدیلی سیاسیتان پێ نییە تەنها کار دەکەن لەسەرەوەی چاودێری دەسەڵات دەکەن دەسەڵات چی ئێواڵێن دژین دەسەڵات ئەم وڵاتە بکا بە بەهەش ئێوە دژین یعنی شتێکتان دروست کردووە فەرهەنگیەگۆک و یەکێک لە سیاسەکانی سەر بە حیزبێکی دەسەڵاتدار دەڵێ تەنها لاتەنوە ئێوە حەقن و ئەوانەی تر هەمووی باتڵن
کاکەگەن ئەمەی تۆ سێ چوار بە وەڵام هەڵەگرێ وەڵامی یەکەمیانەوەی ئێمە خۆمان بۆەوە نازانین کە ئێمە مەغدور بن و غەدرمان لێ بکرێ بەڵام یەکێتی و پارتی بەڵام بەتایبەت لە ژێر دەسەڵاتی پارتیە غەدر لە هەموو ئەحزابە ئۆپۆزیسیۆنەکان کراوە لە سووتانی مقڕیانەوە لە تاڵانکردنیانەوە لە گرتنی ڕۆژنامە نووسەوە ئیتر ئەوەی کە زەڕێک نووزەی ئازادی و دیموکراسی تێدا بێ لە ژێر دەسەڵاتی ئەواندا ئێستا ینی تووشی هەڕەشە بۆتەوە بۆ نمونە بارەگاکانی بزوتنەوەی گۆڕان سووتێنران و تاڵانکران بۆ نمونە بارەگاکانی یەکگرتووی ئیسلامی سووتێنران ماڵی عەلی باپیر و مەکتەبەکەی تەقەی لێ یەکرێ مەکتەبی سیاسی یەکێتی کە هاوپەیمانی یەک پارتی خۆیەتی کە هاوپەیمانێتی ڕێکەوتنانی استراتیجیان هەیە بێتەوە تەقەی لێ یەکرێ کەواتە برای ئازیزم بەڵێ معارەزە ڕوبەڕووی دەیان و سەدان تەنگ و تەڵەمەوەتەوە بۆ با تەواوی کەم بەڵێ ئەوە معارەزەیە ئەوە کادر و لایەنگری بزوتنەوەی گۆڕان و حیزبە ئیسلامیەکانن کە نامبراوکرێن و دەرەکرێن لەسەر وەزیفەیان دەرەکرێن ئیهانە ئەکرێن تهدید دەکرێن لێیانە درێ سز نەکرێن هەموو شتێکیان بەرامبەر کراوە 2000 و ئەوەندە بەس لە هێزی پێشمەرگایە لە خەڵک نامبراو کراوە مناڵ قوتی مناڵی خەڵک براوە تەنانەت من یەک نمونە لە پارتی دیموکراتی کوردستان موچیان هەیە 50 کەس لە ڕابردووکە کاتێک ئەلانیان کردو بوون بە گۆڕان هەتا ئەم لەحزەیەش هەتا ئەم لەحزەیە دۆلارێکیان بۆ نەگەڕاوەتەوە زانی ببینەر پێوەری ئەوە نابێتن کامە زۆر قسە دەکا و هاتو هاوا دەکات و بەس بەهێدی بەس هێدی خوشی من جێ بگرە بەهێدی بە دوو قسە بکەن ئەوە هێمنی وای دەجێ دەمێن ئەتو ئێوە لە بزوتنەوەی گۆڕان جەناب ئەندامی جڤاتی نیشتیمانی لە بەدیلی سەرکردایەتیە واتە سەرکردایەتی پارتی و یەکێتی کە ئەنجومەنی سەرکردایەتیان هەیە ئەگەر ئێمە غەدرمان لە بزوتنەوەی گۆڕان کردوێ لە هەولێر نفوستان نەبێتن و لە دوهۆگ نەتان بێتن ئەوە ئێمەین ئەی باشە ئێوە لە پێکاتەی ئەندامانی جڤات بەخۆی بزوتنەوەی گۆڕان لە عقدەیەک دەرنەچوە لە محەلی بوونی شارێک دەرنەچوە ئەوە بزوتنەوەی گۆڕانە ئەوە بزوتنەوەی گۆڕانە چواردە ئەندامی جڤاتی نیشتیمانی لە سلێمانی هەیە لە هەولێر نۆی هەیە لە بادینان سنووری پارێزگای دۆک بە عام یەکێکی هەیە لە گەرمیان و کەرکووک سێ هەیە واتە بە هەر سێ محافەزەیت کە بە خۆتان لە داخلی خۆتان بزوتنەوەی گۆڕان بەڕەواتان نەبینیوە ئەندامانی سەرکردایەتی ئەو سنوورانەتان هەبێتن کەواتە نفوستان نییە خۆتان نین ئەگەر هەتان بواە لە 25 شوبات گەورەترین خۆپیشاندانتان دەکرد کە نەتان بوو نەتانتوانی نەگەر ڕێگاتان ژرابن نەتانتوانی بیکەن قسەکەی جەنابتە کوڕە بۆ خاتری خوا ئێوە خواتان بێ لە محەممەد کیانی ئەندامی پەرلەمانی کوردستان بوو لێتاننا لەبەر دەمی ئێوارخان کە ئێستا ئەندامی جڤاتە لێتاننا لانەخان ئێستا کاڵای بزوتنەوەی لێتان بۆ خاتری خوا هەموو بەڵگەکان لە کێنێن هەیە ئەمە یەکەم دوو کێنێن ئەزاقێتی ناوێنان هێنە کەناڵی ڕاگەاندن لێرە پێوەری هەیە بۆ مزداقێتی ئەعلام ئێوە چووکە بەز لە ناڕاستیەکان قسە دەکەن ئێوە بە خۆتان ئەمنە پرسیارە جدیەمەیە ئەو پرسیارە جدیەمەیە بزوتنەوەی گۆڕان دینتان هێناردەوە بۆ شوێنەکانتان یەکمان حزبی گۆڕان یەکمان کۆتان داخرای عزیزم یعنی ئەمە پێوەرە ئێوە هێلکەبارانی وەزیرتانە ئەزانی تەقبولی ئێوە ناکرێت لە هەولێر تەقبولی ئێوە ناکرێت لە کەرکووک تەقبولی ئێوە ناکرێت لە دوهۆک خەڵک باش بەرچاوڕوونی هەیە ئەوە پارتیە کە دام و دەستگاکانی خۆی وا گۆش کردووە کە تەقبولی دیموکراسی زۆر ماوە ئێوە باس پارتی بکەن دەزانێت لە پارتی و لە گەورەی پارتی نەگەیشتن دەزانێت دەزانێت ئەو پێوە ئێوە سەدا دێخە لە نفوزی کوردستان دەسەدادەن بعدێکی دیاریکرا و نقطەیەکی دیاریکراوی جوگرافی دەرنەچوون بەناوی کوردستان بۆتان قسە بکەن لە ساڵی 91 لە ساڵی 91 ئەندازیاری ڕاپەڕینی ساڵ و 91 ئێوە بزوتنەوەی گۆڕان بتازت بۆ ئێمە نەبووین بزوتنەوەی گۆڕان بووە لە 25 حەوتی زاوێکەری گشتی بزوتنەوەی گۆڕان بوو داینەوەی 25 کورسی و منیرەخان یەک دقە ماوە زۆر چاکە هەر ئەو ڕێکخەرەیە کە قیادەی لیستەکەیەکە و ئەو کاتە بۆتان ئەسەلمێنین ئەو گۆڕانکاریە گەورەیە زۆر باشە منیش لە کۆڵاندانە نشتو زۆر باشە تاریخی خۆتان ڕەبز دەکەن کاگومێت بەڕوخسەت زۆر چاکە منیرەخان کاگومێت بەڕوخسەت کاگومێت دەوتێت ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبوایە ئەوە کوردستان بەرەو دیکتاتۆرە دەڕۆیشت و دیموکراسیت لەناو دەچوو ئەمیش تەکیدی کردەوەکو ئەندامی جڤاتی بزوتنەوەی گۆڕان کە جەنابەت وتووە بە مسابەی سەرکردایەتی یەکێتی و پارتیە
تەشیری لەوە کردو ئەوە ئۆپۆزیسیۆنە خەڵکی هوشیار کردوێتەوە ئەگەر ئۆپۆزیسیۆن نەبایە ئێستامە زۆر نزیک بوون لە ئەعلانی دەوڵەتی کوردی بەڵام ئۆپۆزیسیۆنە یعنی معارەزە ڕێگر لە دەوڵەتی داڵم معارەزە گوتم بزوتنەوەی گۆڕان بزوتنەوەی گۆڕان لەگەڵ حزبی گۆڕان من لەگەڵ حزبی گۆڕان منیرەخان وەڵام باس لەوە دەکەی ئێستا ئەوەم بۆ ڕوونکەیت ئەوم کە تۆ ئەڵێ ئەگەر معارەزە بە تایبەتی کەیتەوە بزوتنەوەی گۆڕان نەبووە نه نزیک دەبینەوە گوتم نزیک دەبینەوە بەو مزایدە سیاسیانی کە دەیکەن بەو هاشوشەی کە هەیەە بەو شیرازەی کۆمەڵایەتی کە تێچانداوە بەو بەشداری نەکردن لە کۆبنەوەی ئەنجومەنی سەرکردایەتی پارتە سیاسیەکان ئێمە بەشداری ناکەین و مزایدە دەکەن وەفد ڕێک دەیەخسرێت لەو بەغدا پێیان دەگوترێ فەرم و ڕێخەری جەنابی ڕێخەری حزبی گۆڕان جەنابتان بڕۆ قیادەی وەفدی مفاوەزەی هەرێمی کوردستان و بەغدا بکە ناچینە شەڕێکەوە خۆتان ناوتانێتەوە ناچینە شەڕێکەوە کە لەسەر باوەڕتان پێنیە ئێوە ئامادەن نقەتان لێوە نایە لە پەرلەمانی بەغدا لە پەرلەمانی بەغدا نقەتان لێوە نایە تەنها دروستن بە خەڵکە دەفرۆشن خەڵک ئێوەی ناسی 25 حەب گوزاشت انتخاباتی ئەو جارە سەنگتان دیار دەبێت ناوچە دابراوەکانی ئیدارەی هەرێمی کوردستان وازەحە کە ئێوە کەوتونەتە دوای دواوەی حزبەکان خەڵک تێتان گەیر خەڵک ئەو چاوەشەکاریە مهاتەراتە شەڕە دەرونی شارەزار منیرەخان بالێکتی تێ بگەین بالێکتی تێ بگەین کە بالێکتی ئەگەر دەمانەوێت تێک بگەین ئەگەر دەمانەوێت دیسان منیرەخان لەگەڵ ڕێز و حرمەت دووبارە سڵاوتان لێبێ کاگومێت منیرەخان ئاماژەی بە کۆمەڵی حاڵەتدا لایەنێکی تر هەیە معارەزە لە کوردستان لەسەر دەستی هەندێک هێزی سیاسی ڕوبەڕووی هەڕەشەی گەورە بۆتەوە ئەو بە خاڵیش پێیوتی ئێوە دەتانێت تەنها حکومڕانی ئەم وڵاتەکەن تەنها یەک ڕنگ زاڵکەن یەک شێوە زاڵکەن یەک بیرکردنەوە زاڵکەن ئەگەر دیموکراسی جوان هەبێت ئەبێ معارەزەش هەبێت بێبوونی معارەزە شتێک نییە ناوی بنێن دیموکراسی تەنها دەڵێن معارەزە نەبێت ئەوە ناکرێ ناو بنێن بڵێن دیموکراسی هەیە بۆ ئێوە دژی معارەزە کاک محەممەدجانێ بۆ دژی معارەزەن ئەم جملەیە دژی معارەزەنین ئێمە قەناعەتی مطلقمان بەوە هەیە لە هەر سیستەمێکی دیموکراسیدا سیستەمێکی دیموکراسی بێ لە هێزێکی ئۆپۆزیسیۆن بەتاڵە لە دیموکراسیەت ئێمە قەناعەتی مطلقمان بەوە هەیە بەڵام قسەمان لەسەر ئەوەی ئەوانە ئەدای ئەوانە معارەزە لە دەسەڵاتانی لە دەرەوە بێ هەر هاوار ئەگەر لێم گەڕە کاک محەممەد پرسیار کردی خاتو ئەم جەنابەت ئەوانەی قسەی خۆم کەمە ئەتو جوابم دێەوە قەناعەتی مطلقمان بەوە هەیە دیموکراسیات بە بەتاڵکردنەوەی تێدا نەبوونی معارەزە دیموکراسیات یعنی هیچ وجودی نییە بەڵام قەناعەتی مطلقیشمان بەوە هەیە چۆن سیستەمێکی دیموکراسی بەبێ ئۆپۆزیسیۆن وجودی نابێتن دیسانەکە کارێکی معارەزە بوونیش لە چوارچێوەی ئەدایەکی دیموکراسیانە وجودی نابێ واتە دەبێ ئەمە بینەری بەڕێز ئێستا باش بزانێت لە هەموو دنیادا دوو شێواز ئۆپۆزیسیۆنت هەیە شێوازێکت هەیە تەعاملکردنە لەگەڵ دیموکراسیات و چەمکەکان و ممارەسەی دیموکراسیات ئەوەی کوردستانە بەڵام شێوازێکت هەیە معارەزە لەگەڵ دیکتاتۆریەت معارەزەی کوردستان بە حاڵەتێکی تەبیعی لەدایک نەبوو حزبی گۆڕان دێتن بەو شەڕە ئەوەی ئێستا لە سووریا لە ڕۆژئاوای کوردستان لە سووریا هەیە بەو نەفەسە کار دەکە کە پێی ناکرێ بە نەفەسێکی بەرەنگاربوونەوە لە دوایین قسەی بەڕێز سەرکردەی حزبی گۆڕان ڕێخەری حزبی گۆڕان کە لە کۆبنەوەی ئەو هەینەی ڕابردوو یەک لەو شتانەی کە شانازی پێوە دەکات دوای 4 ساڵ دەڵێ مۆدیلێکی تازەی بەرەنگاربوونەوەی سیاسیمان لەبری چەکداری هێناوەتە وجود دوای 4 ساڵ ینی مفرەدەکە بەس بەرەنگاربوونەوە باشە بۆ باش هێناوێتی معارەزە ئەو پێوایە ئەوە شانازی بۆ دەکەم مۆدیل ینی بەس لەگە سوندیدایە حزبێکی دەسەڵاتدار و سکرتێری ڕێکخراوێکی گەورە ئەویش وەکو ئەندامێکی سەرکردایەتی جباتی نیشتمانی ئەگەر 4 ساڵ بێ ئێوە تەنها شانازیتان ئەوە بێ شانازی بۆ بکەن تەنها لەگەر بەرەنگاربوونەوە دابن ئەی بەرنامەکەتان تاریخیمان نەخێر کاکە ولا ئێوەیە کاکە گیان لە خۆرهەڵاتی ناوەڕاستە و لە کوردستان بەتایبەتی هەمیشە دەسەڵاتداران لەم هەرێنەیە وا بیرەکەنەوانێ و ئەشیانێ وا بکەن معارەزە وا پێشان دەدەن کە معارەزە دووبەرێکی نێتەوانێت کە ئەمە ئاسایشی نەتەوەی یان خستۆتە مەترسیەوە کە ئەمە ئامانجێکی دیاریکراویان ئەمانە ئەوەی کە بۆمان دروستەکەن ئەوەی کە بۆمان دروستەکەن کە عادە لە فەرهەنگی ئێوەیە هەبوو ئەمە بۆی زانی ئەمە یەکەم زۆریشیان بۆی بزانی بۆی یەک شتێ بزانی ئێوە بن خراپی
ئێمە ئەگەر شانازیمان بەڕاپەڕینەوە بکردایە ئەو هەموو کەناڵە ئێلانیمان هەبوو بۆ سەعاتێکیش ئامادە نەبووین باسی میان ڕەوانە و بەرپرسیارانەی ئێمە ئامادە نەبووین بۆ سەرۆک تاڵەبانیتان قبول نەکرد کە هەنگاوەکانی سەرۆک تاڵەبانی بەرەو ئاشتەوایی گەشتیمانی بۆی باش بزانین بەنسبەت بزوتنەوەی گۆڕانەوە ئێمە بە هیچ شێوەیەک گەورە بەرامبەر بە ئێوە ئەو عقدە تاریخی دەبێت دیموکراتی کوردستان پارتی دیموکراتی کوردستان ئەو پێگە سیاسی جەماوەر ئێستا هەتانێت لە نەتیجەی ڕێکەوتنامی استراتیژیەوەی پارتیەکانە ئەمە فەخر بە ڕێکەوتنامی استراتیژیەوە دەکەین فەخر بە ڕابردووی خۆمانەوە دەکەین بەڵام ئێوە نەحافن ڕابردووی خۆتان دەکەن بۆی بزانین زوتنەوەی گۆڕان شەش پاکێجی لە دنیادا حزبێکی براوە حزبێکی براوە لە دنیادا نەبوو ئێمە لە انتخاباتدا بردومانەتەوە ئێمە بە شەش پاکێجی چاکسازی هەیە بۆ معارەزەی هەرێمی کوردستان لە پاکێجەکانشە هەموو ڕێگەکان و میکانیزمەکانیشی دیاری کردووە کە لە دنیای ئەمە نەبوو ڕێک دەقبلادە تۆ ئەڵێ بەرنامەتان نەبووە تۆ ئەڵێ بەرنامەتان نەبووە برای عادل تۆ ئەڵێ بۆی بزانی ئەو بەقسەی تۆ نییە ئەوە بەقسەی تۆ نییە ئەو بەرنامەی ئێمە هەمانە ئەو بەرنامەی حکومڕانی لە وڵاتێکی ئێوە سامانی ئەم وڵاتەتان بە تاڵان بر بۆ خاتری خوا میلەتان چاواشە میلەتان کاتێک کە بزوتنەوەی گۆڕان بەرنەوەی دروست ببێ بەڕێز نەوشەروان مستەفا گوتی من دەستگایەکی ئەلامی دروست دەکەم 2 میلیۆن دلارتان وەرگرت ئەو 2 میلیۆن دلارتان داوا بچێ داهاتی ئەو وڵاتە نەبوو شانازی بە هەموو لەحزەیەکی بزوتنەوەی گۆڕان و تاسیسکردنەوە خوا کاکەجان خۆتە شانازی ئەندامی سەرکردایەتی ئەو جوباتی دەبێ شانازی پێ ئەو شەش پاکێجە خۆ قورئانیە وەکو ئەو شەش پاکێج جەمان ڕاستە قورئانیە بەڵام ئێوە ناتوانن ئێمە تۆمەت ئەوە ئێمەی شەش پاکێج ئەوە پەرلەمانتارەکانی ئێمە بوون دەیان بردووە بۆ پەرلەمانی کوردستان نەتانێش ئەوە دەیان بەرنامەکەتان جێبەجێ کورد بۆ ئێوە چاکان بەرایی نادا ئەو خۆشگوزەرانیەی لە سنووری ئیدارە ئێمە لە هەولێر لە دوهۆت لە سلێمانی لە هەر شوێنێک کوردستانە نیشتیمانی کوردستانە نیشتیمانی کوردستانە ئەو سلێمانی ئێستا تا ئێوە پارێزگاری ئەو سلێمانیە بوون کە ئێستا قسەی تێدا دەکەین یەک کۆڵە لەو سلێمانی دەقیر نەکراوە گەندەڵیەکان لە سەردەمی ئێوە بوو کە ئێوە لە یەکێتی نیشتیمانی کوردستاندا بوون ڕێگر بوون لە پێشکەوتەکانی شاری سلێمانی ئێستا سلێمانی ببین و سلێمانی بەر لە 2009 ببینن لەوەتێ ئێوە لە هەناری یەکێتی دەرچوونە خزمەتگوزاری پێشکەوتە ئەو سنوورانە خزمەتەکەمان زۆر جوانە ئێوە بە کوشتنتاندا ئێوە بوون یەکەم ئێوارە حەبدەی بەر لە ئێمە بەر لە ئێمە بۆ تەنجێرە شێوێنە خەڵکی سلێمانی باش بەرزانێت خەڵکی سلێمانی لەوە هۆشیارترە بە ئێوە چاواشە بکرێت ئەگەر پەیوەندیەکانی ئۆپۆزیسیۆن دەسەڵاتکەوتە لەسەر ئەرزی واقعیش بەم شێوەیە بە تاکید دوای ئەوانن بەڵێ زۆر چاک ئێوە نوابیرەکەنەوە پێتانەوە دەیان پرۆژەیە بۆ لە پەرلەمانە ئێوە نەتانێت بەس بزایدەتان هەبووە ڕاستەکەی هەر دوێنێ و پێرە برگاری ژمارە 2 پەرلەمانی کوردستان 2011 دەرچووە ویتان کردووە کەس نازانێت چیتان لێ کردووە لەبەرەوەی بەرژەوەندی خەڵکی کوردستان بووە لەبەرەوەی حەبەی سوبات بووە لەبەرەوەی دەڕانەوەی دەستور بووە کەواتە ئەم معارەزەیە زۆر چاک بەکارهێنن ئەو ئێمە باشمان ناسیوێن با پێدرمە ناتەبیعی ئەم جملەیە بۆ ڕوونکەیتەوە حزبی گۆڕان وەنیرەخانیەک دەقەماوە یەکتری بین بۆیە لە یەکتی تێبین بینەر بزانێ ئەم پەیوەندیە چۆنە لە بۆ دەسەڵم پەیوەندیە بەڵێ حزبی گۆڕان عقدەیەکی تاریخی لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە ئەوە یەک وانە حزبی گۆڕان لە هەناوی یەکێتی نیشتیمانی کوردستان ئینشقاقی کردی و جیاواز بۆتەوە ئێمە لە حزبی گۆڕان دەرێ من قیادەی معارەزە دەکەم لە وڵاتەدا ئیمانی بە بزوتنەوەی ئیمانی بە کۆمەڵی ئیسلام و یەکگرتووی ئیسلامیش نییە چۆن پرۆژەشمانێ لە هەفتەی ڕابردوو ڕۆژی هەینی جەنابەت یەکێکی لە ئەندامانی زیواتی نیشتیمانی کۆبنەوەتان هەبوو پرسیار لە جەنابەت دەکەم بەڕێز نەوشەروان مستەفا کۆتایی بە دانیشتنەکە هێنا
یەک ڕخنەی ئەندامێکی جڤاتی قبول نەکرد ئێوە ملیۆن ڕخنە دەگرن ئەندامێکی بەر لە بەڕۆن دەکەمەوە کە دەڕێوانە دوێنێ کاکە ڕۆژی هەینی ڕۆژی هەینی ئەندامێکی جڤاتی نیشتیمانی زۆر باشە کاگومێت سەرکردایەتی گۆڕان ڕێز ڕێخەری گشتگۆڕان گۆڕان دەگرێت کاک محەممەد با لە بۆی باز کاگومێت ئەمە ڕەنگە لە ئەعلامە داوا دەکە درێنە ماڵی خۆمانێک ئەمە شتێکی داخلی فایلەکەی دادەخات لە کۆبنەوەکە ماکۆتایی پێتا وەڵام بۆ قسانە تقبلی ڕخنە ناکەن تقبلی ڕخنە ناکرێن باوەڕتان بە ڕخنەش لە خەڵک دەگرن ڕخنە ناگرن خۆزگە ڕخنەیان بگرن بەس جنێو دەدەن بەس تەشکیل دەکەن مفرداتی وڵاتیان کاگومێت یەک ماوەی منیرە خان بێت کاگومێت یەک ماوە یەکەمشیانەوەی با پێ بڵم ئەسڵەن ئەویان هەروانیە ئەو بزان سەر لەبەری ئەوەشتێکی داخلی و هەواڵە ڕازنی ئەمە یەکەم ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان حەزەکەم یەک شتێ پێ بڵم لەسەر ڕێخەری گشتی و لەسەر قبول نەکردنی ڕخنە ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان جوانترین نمونەی سەرکردەی سادەی هێنایە کوردستانەوە کە ئێستا بۆی باش بزانی هەر مناڵێک لە کوچە و کۆڵانی ئەم وڵاتە ئەتوانێت بە ئاسانی بگا کە سەرکردەکانی ئەو بە سەدان خوا باقسەکان بۆی بزانین بەدیان پرزگەن ئەگەیتێ ئەمە بۆی بزانی ئەمەش بۆی بزانی باسی ئەو قسەیەمەکە لەبەر ئەوە بابە ئەزانی چی حەزەکەم نەوشیان مستەفا ئاواسی نەوشیان مستەفا ئەو پیاوەنی تو ئاوا باسی بکەی لەبەر حەزەکەم بۆستی حەزەکەم بۆستی کاک نەوشیروان یەکێکە لەو سەرکردانەی کە زۆرترین ڕخنەی قبول بووە و لەناو حرەکەکەیە لەسەر شەخص ناتکایە لەسەر شەخص ناتکایە باشی جوانترین لە جوانترین مۆدیلەکانی حزبی گۆڕان و داهێنانی بزوتنەوەی گۆڕان ئەوەیە لەو ڕۆژانەدا لە کۆبنەوەیەکی فراوانی هەڵسوڕاوانی خۆیدا داوا دەکا کارەبای نیشتیمانی زۆر بەکاربێنن تا حکومەت خەتابار بێ ئەشهد ما بیلا گۆڕانتان کرد وەڵاهی بۆی باش ئەزانیسی زۆر عیبەکانی نیشتیمانی ئەو وڵاتە داوا بکەن کارەبا زۆر بەکاربێنە ها وڵاتی وڵاتەکەم کارەبا زۆر بەکاربێنە تا ئەوەی لە هەڵبژاردندا بە حکوومەتی بگۆڕانەوە ئەوە منم داهاتەکەم ئەوەیان بزوتنەوەی گۆڕانە گەورەترین داهێنانتان ئەوە خەڵکی کوردستان دەتوانێت بدوانێت بڕیاردارە سەرەوەی بزوتنەوەی گۆڕانە بزوتنەوەی گۆڕان ئەمجارە ئەیدات ئەمجارە باشتر ئەیدا هەتانە ئەو حالەتە دەرونیە ناتەبیعیەی هەتانە ئەوەی دەزانن زۆر باشە بەڵێ زۆر باشە بەڕێزان پاشنەوە بڕێکی تر و دێنەوە لاتان سێ بارە سڵاوتان لێبێ کاگومێت منیرەخان ئاماژەی بەوەدا کە ئەوە معارەزە نیە معارەزە لە دەرەوەی دەسەڵاتە معارەزە ئەبێ ڕەخنە بگرێ ئەبێ کەم و کوورەکان خۆ معارەزە ناکرێت مەتحی شتە باشەکانتان خۆتانە بێن شتە باشەکان ئەوە ئێوەن کە ئەڵێ ئێوەن ئەیانەوە معارەزە ببێ بە پاشکۆتان ئەڵێ قوبوڵی ناکەین غەڵەت تێنەگەین ئێمە نامانەوێت معارەزە ببێتە پاشکۆوە پێویستیشمان بە معارەزە نییە بەکار و کردەوەکان و هەڵسوکەوتەکانی ئێمەدا بڵێتن خەڵکی کوردستان چاوی دەبێنێتن باشە باشە ئەوان باز لە شەرعیبوونی زۆر شت دەکرێتن لە وڵاتەدا ئەوان پەلاماری هەموو مقدساتی ئەو حیزبانە دەدەن بە تایبەت پارتی و یەکێتی 4 ساڵە حزبی گۆڕان 4 ساڵە ئەوەی بەلاحەکەی پارتی بێ گۆڕانی کردو بە سەرکردەی گۆڕانی کردو ئێوە تەقی مدیاسەبەلاحەکەی پارتی باستان جوابتان ناداتەوە ئیهمالی کردوون بەوە تووشی هستریا بوونە جوابتان نادەینەوە جوابتان نادەینەوە خاتو باست لە دیموکراسیەتی داخلی خۆتان کرد زۆر جار پەنجەی ئیتیهام لە بۆ پارتی دموکراتی کوردستان درێژ دەکەن من لێرە ڕای دەگەینم پارتی دموکراتی کوردستان لە 46ەوە تا بە ئەمڕۆ دەگا یەک ئەندامی سەرکردایەتی ئەو حزبە بەتەعین نەبووە جەنابەت دێرە دانیشتووە ئەندامی سەرکردایەتی بەتەعینی بەتەعینی سەرکردایەتیەکەت ئەوە بە پێت بڵێم 4 ساڵە ئێوە ڕێکخراوەتی حزبی گۆڕان دەکرێتن بەتەعین کۆنگرەتان نەبەستەوە تا ئێستاکە شەرعێتانە چێ هێناوە بۆی بزانی یەکەمین حیزبین لە کوردستانە لە ماوەی کەمتر لە ساڵەکە دوو ئینتیخاباتی ناوخۆیمان کردووە بۆی بزانێمە جورئەت ناکەین برای ئازیزم بۆی بزانین ئەوەی ناترسێ بزوتنەوەی گۆڕان ئەو لە ئینتیخابات ناترسێ لە کۆنگرای ئینتیخاباتی نییە بزوتنەوەی گۆڕان لەبەرەوە بۆ لەوە تێناگەی لەبەر ئەوەی بزوتنەوەی گۆڕان ئێوە بەس لە ئینتیخابات دەترسن دوو نقطە ئێوە بەتەبیعی لەدایک نەبوونە ئێمە لە کەمترین ماوەی کەمتر لە ساڵەکە دوو جار ئینتیخاباتمان کردووە ئێستا فەوزانە
لە نزیکترین کاتە لە 20 ڕۆژ داهاتوو کۆنفرانسێک بۆ ئامادەکاری کۆنگرا وە لە 20 ڕۆژی داهاتووترا ئێمە کۆنگرا بەستی هیچ پێویست ناکات وزارەتی دیموکراتیکترین حیزب بۆ جوانترین مۆدل کە هێناوێتی هەرێمی کوردستان جوانترین مۆدلە ئەوە کاتیان ئەوە خەڵکی کوردستان ڕاستیان لە 2009 دوو مانگ هدوو ئەکە بلە وڵاتە چەند لە هەڵسوڕاوانی بزوتنەوەی گۆڕان 18 هەڵسوڕاوی بزوتنەوەی گۆڕان لە سەرتاسەری کوردستان ئیسقاڵیاندا 3 لە سەرکردە ئەساسیەکانی ئێستا لە ماڵەوە دانیشتون 4 لە سەرکردە ئەساسیەکانی ئێستا لە ناو جوڵاتی نیشتمانین یا داژنامەیانداوە بەڵێ ئێوە لە حالەتی تەبیعیدا ئێوە لە حالەتی تەبیعیدا هەڵ ناکەن بۆیە دوو مانگ هدوو هەبوو نیوەی بزوتنەوەی گۆڕان پیادەکانی بزوتنەوەی گۆڕان وازیان هێنا دەبی مەشاکل هەبێ لا لێکەتی نیشتیمانی کوردستان کەواتی یەکەتی نیشتیمانی کوردستان کۆتایی حزبی گۆڕان لە حالەتی تەبیعیدا ناتوانێت هەڵ بکە بەڕۆڵی خۆی هەڵسەتە خەڵکی کوردستان دەنجی ئێستا شەڕی خەڵکی کوردستان ئێمە دەکەین ئێوە ڕێگری دەکەن دەستورێک ڕێگری لێ دەکەن ڕێ بە خەڵک نادەن ئێوە باسی سازانی نیشتیمانی دەکەن سازانی حزبیتان دەوێت ئەو دەستورە بیخوێنەوە نەتا خوێندێتەوە بە ڕەشیدی خوێنە لە دواوە دەیخوێنەوە تێی نەگەیشتون یەک نقطەم لۆ دەربێنە لەو دەستورە باسی دیکتاتۆریەتی تێدا بێت ئەگەر مونیرە بێ ئەگەر کاگومێ بێ ئەگەر ئێوە دەتانەوێت وڵاتێک دەستوری نەبێتن ناتانەوێت وڵاتە بگاتە کەناری ئارام داوای گۆڕانە داوای مهمەتان ئەوەیە دەبی چ بکەن لەوە زیاتر مهمەتان ئەوەیە دەستورێکی نادیموکراسی دیکتاتۆری ئێمە دەستورێکی دیموکراسیمان هەیە ئەوە ئێوە بوون لە پەرلەمان بوون ئەوە بزوتنە گۆڕانیە جورئەت بکەن ببدرێتە ڕیفراندۆم ئەگەر مزایدە دەکەن ئەوە ئێمە گوتومان پەیمانەکەتان یەکێتی نیشتیمانی کوردستانە ڕەتی کرد ئێمە وەکو پارتی دیموکراتی کوردستان دیفاع لە دەنجی خەڵکی کوردستان دەکەین دەستور بۆ خەڵکی کوردستانە دەستور بۆ حزبی گۆڕان نییە دەبێ خەڵکی کوردستان ڕەفزی بکاتەوە لە سەری خۆمانی دادەنێن خەڵکی کوردستان قبوڵی بکە لە سەری خۆمانی دادەنێن بەڵام ئێوە ڕێ لە خەڵکی کوردستان دەگرن کاکە ئێوە ڕاستەکەی باز لەسەر دەستور شتێکە پێ بڵم یەکەم دەستور باشە ئەگەر ئەم دەستورە ئەمەنە مهم بووە ئێمە نەمانێشتۆ لە 4 ساڵدا بردووە کاگومێ ئەم 4 ساڵە چیتان کردو بۆ تاخستە ڕاپستیەوە ئێمە سەرەتا لە کۆمیسیۆنی باڵاتڕۆ پرسیار کرد بە جواب بدەمەوە ئێمە لەگەر دەستور داین بدرێتە ڕیفراندۆم خەڵکی کوردستان ئەو 4 ساڵی سەرەتا لە لایەنی تەکنیکیەوە ڕێگری کرا کۆمیسیۆن گوتە ناتوانین بەڵام ئەوەی دیکە تەنها ئێوە ڕێگر بوونا تا بە ئەمڕۆ دەگا لەبەر ئەوەی ئێمە دەڵێن دەستور بۆ حزبێک نانووسێتەوە دەستور بۆ خەڵکی کوردستانە دەستور بۆ خەڵکی کوردستانە بۆ شخصێک نییە بۆ خەڵکی کوردستانە لێک بەڕێن ئەگەر ڕاست دەکەن با بدرێتە ڕیفراندۆم دەرەوە ئەگەر پارتی دیموکراتی کوردستان قبولی کرد ئەم دەستور وەک پارتی دیموکراتی کوردستان هێز لە ساحەی کوردستانە داوای ئەوەکەن کە دەستور بخرێتە ڕیفراندۆمەوە تاکە هێزی دیفاع لە دەنجی خەڵک دەکەن ئێوە بەتەنیاما نەخێر ئەمە دیفاع لە شخصێک دەکەن لەبەر ئەوەی ئەم دەستورە بۆ تەنها کەسێک نووسراوە باڵای کەسێک باوەڕتان بەتەنیان لە ساحەکە ئەمە بەتەنیان لە ساحەکە کەواتە زۆرینەی خەڵکی کوردستان مە لەگەڵدایە لێگەڕن با بخرێتە ڕیفراندۆم با بخرێتە ڕیفراندۆم بدرێتە ڕیفراندۆم خەڵک وشیار بۆ تێجگاوەشتەکەم باشە خێر و حەسەناتە ئێمە 20 ساڵ خەڵکی کوردستان بەرینەوە دوا دەستورێکمان هەیە ئەم دەستورە ڕاستە خاڵی زۆر ئیجابی و زۆر باشی تایە بەڵام ئەم دەستورە کۆمەڵێک خاڵی هەیە تەزاروبی یاسان ئەم دووسێ یەک لەو خاڵانە ئەڵێ سیستەمی سیاسی سا بۆ باش ئەڵێ سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستەمێکی پەرلەمانی نەخێر پەرلەمانیە کاک ئومێدجان سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان پەرلەمانیە ڕێت دەدەم قسە بکەیت لە بۆم بسەلمێنە پەرلەمانی نییە بۆ تەسەلمێنە پەرلەمانی نییە یەکەم سیستەمی پەرلەمانی سەرۆک لە هەموو دنیاە وایە لەلایەن پەرلەمان هەڵەبژێرە ئێمە لە شوێن بژێرە خاتو غەڵەت ئێوە لەوە گەیشتونە ئێوە غەڵەت لەوە گەیشتونە کە دەڵێم شت بە ڕەشی دەبینن بەوازحی لە مادەی 5 دەستوردا ڕژنووسی دەستور دەرەیە سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان سیستەمێکی پەرلەمانی کۆماریە بەڵێ وایە بەڵێ
ئێمە دەڵێن شێوازی هەڵبژاردن زۆر جیاوازە لەوەی سیستەمی قسەی خۆم دەکەم ڕاستەکتیکە هەڵبژاردن دیسان ئێمە لەگەڵەوەداین من بۆ کارەتی خۆم بە تۆ نادەم ستۆ سەرۆکێک بۆ من هەڵبژێری هاوڵاتی دەبی سەرۆکی وڵاتی خۆی هەڵبژێریتن ئێوە ئەگەر باوەڕتان بەوە هەیە سیستەم پەرلەمانی بێت تۆ ناتوانانی سیستەم پەرلەمانیە حکوومەت پەرلەمانیە سیستەمێکی پەرلەمانی نییە سیستەمێکی پەرلەمانی باشە زۆر چاکە کاگمێت زۆر چاکە پرسیار بکەم ئەڵێت سیستەمێکی پەرلەمانی نییە ئەگەر پەرلەمانی بۆە معارەزە دەنگی هەبوو یعنی بۆچی جۆ لە قسەکانی معارەزە ناگیرێ بۆ معارەزە وەکو دوژمن و نەیار لە هەولێر منیرە خانجان ئەڵێ لە سلەیمانی وەک نەیار و لە هەولێر و دووە وەک دوژمنی مەترسیدار تەماشا دەکرێن ئەمە منیرەخانیش تەکیدی لەوە کردووە ئێوە باوەڕتان بۆیە دیموکراسیە بێ بەڵام بێ معارەزە ئەمە دەڵێن دیموکراسیەتەیە نە معارەزە نە نەیارە نە دوژمنە تەسەڕفاتەکانیان معارەزە نازانی معارەزاتی بوونی خۆی بکە شێوازی معارەزە سیستەمێکی نییە میتۆدێکی نییە تەشیر دەکات بخان دەکات ناوزڕاندن دەکات لەوەی زیاتری پێ نییە معارەزە لە دنیا ئیشی ئەوە نەبووە کە ئێوە بەردەوام بە دوای عیبەوە بن معارەشتێکی تەبێت با من پرسیارێکم تاوکەم بۆ چونێکەیە دەڵێت ئۆپۆزیسیۆن لە کوردستانە بەدیلی سیاسی پێ نیە تەنها لە ڕێی ڕاگەیاندنەوەکەوە فەوزەکتان ناوەتەوە لەسەر هەموو شتێ ئەڵێن ئازادی نییە بەڵام ئازادی هەیە دەڵێن دیموکراسی نییە دیموکراسیە ئەگەر دیموکراسی نەبێ ئێوە دەنگتان هەیە ڕەنگتان هەیە لە پەرلەمانە میدیاتان هەیە کەواتەڵێ ئەم هاژوژیشە ئەعلامیە و بەس وەکو کاک ئومێد وتی دوو نقطە باشە منی حەزەکەم یەکشتێکم یەکەم هاشوژی ئەعلامی نییە دووەمیان حەزەکە ئەیسەلمێنین بە ئەیسەلمێنین دووەمیان تۆڵەی بەرنامەی سیاسیتانیە ئێمە لە پەرلەمان چەندین پرۆژەیاسا چۆتە پەرلەمان کە نوێنەرەکانمان لە پەرلەمانن ئەمە یەکەم دووەمیان بۆی بزانانی کۆمەڵێک پارتێکی زۆر چۆتە پەرلەمانەوانە کارنامەی خۆمان ئێوە خاوەنی وعد نەبوون ئێوە ڕئێستا لە وعدانەتان دەترسێن کە بە خەڵکی کوردستانتان گۆ ئێمە ڕئیس قایمە بووین ئێستا دوێنێ جارێکی دیکە متمانەتان بەڕێخەری حیزبەکەتان داوە کە جارێک لە سەرۆکایەتی قایمەتان بکە نەهاتە پەرلەمان ئێوە لەگە خەڵک ناڕاز بوون ئێوە ناڕاز بوون ئێوە ناڕاز بوون ئێوە ناڕاز بوون دەکرێت شارع بەرێ دەبی شانازی پێ بکەن کێ نەگەیشتون ئەو پەڕی گەورەیە بۆی بزانانی معارەزە بەرنامەی سیاسی خۆی هەیە بۆ بەڵام ئەوە دەسەڵاتی سیاسی لە هەرێمی کوردستانە کە ڕێگەی نەداوە کاموو بەربەستی هەموو بەربەستی بۆ دروست کردووە بەرنامەی معارەزە جێبەجێ بکەن ئەسڵان ئێمە زۆر مرۆنەتمان کرد ئەوە دەسەڵاتی سیاسی لەم هەرێمی پارتی وێچەتی زۆریان مرۆنەت بۆ ئێوە کرد هەر نەدەبێت گوێتان لێ بگرن لە معارەزەی وانیوە شێوەیەکیش بۆی باش بزانانی معارەزە لە هەموو دنیا ئەم جملەی لە هەموو دنیاە وا بووە معارەزەش تە باشەکانی حکوومەت ناکە ئەمە ئەرکی واجبی سەرشانی تۆی براوەیە ئەبێ خزمەتی خەڵک بکەیت بەڵام ئەوەش لەبەرەوەی نوێنەرم لە پەرلەمانە هەیە ئەم نوێنەرانی من لە پەرلەمان نەخێر قسە نەکەی کاک ئومێد ئەو قسانە مەسەڵە تو ئوسلوبت جوان بکە تۆ ڕێگە ئێمە مەتیلەنی پێکرابین باجل یەکتر بگرین تێک بگەین بینەری شتێمان بگە کاکە برام کاکمێت بەڕوخسەت بۆ ئەتانێ معارەزە تۆپڵەتان بۆ لێ ئێمە نامەوێت معارەزە لە دنیاە زۆر چاکە لە دنیای معارەزە ڕخنا ئەی بۆ جوێ لە ئیشەکانی ناگرێت ئەگەر پاکێتەکانی معارەزە بۆ دەسەڵات شتێکی باش نەبوو بۆ جێتان لێ ناگرێت ئەوان ئیشیان نەکردیان کرداریان نەبووە دیسان دەڵێم لە دەسەڵاتانی تا کردار بکەن حرمەتم دەڵێم لەگەر حزبی گۆڕانمان لەگەر کەسی دیگە ئێمە بەرنامەی خۆمان نەبووە لە 25 بۆ بەرنامەیە ئەعلامی بەدەستەوەیە پەرلەمان ليش قسنك لا انا كاك قصاب كان ليش عرفتنا واز لە مهاتەرات بینن واز لە چاواشەکاری بین واز لە شێوازنی بەڵێ مهاتەرات ئەو دێ من نمونە پێویستیمان بەوە نیە لەسەر ئەساسە دروست نەبوونە خۆ چاوتان بە خۆشیەکانی ئەو وڵاتە هەڵبێ لەسەر ئەوەتان بە خۆشیەکانی ئەم وڵاتە هەڵنایە وا دەڵێ لەسەر ئەوە دروست بوونە چاوتان پێ هەڵنێت نەخێر لەسەر ئەو ئەساسە دروست نەکەین بوونی معارەزە لە هەموو وڵاتی دنیای ئەوەیە کە دەستخۆشی لە حکوومەت ناکە بەڵکو و چاودێری هەموو کەم و کورتی و گەندەڵیەکان دەکات لە حکوومەتدا بەڵگۆ لە بۆم باز بکە یەک معارەزەی کوڕ گۆی زەوی
بقد وەکو ئێوە وەکو بزوتنەوەی گۆڕان تەسەڕف بکاتن ئێستا من اعترافت لە بۆ بکەم لەسەر گۆی زەوی یەک حیزبی معارضم بۆ بێنەوە تەسەڕفی ئێوە بیتن ئەوە لە بەرچاوی وایە بەسەری تۆ ئێوەنداتان خسەوە ئێوە بزوتنەوەی گۆڕان نییە ئەنجینا لە دنیای معارضە وایە ئەگەر تۆ جادەیەک دروستەکەی من معارضە پێت بڵێ دەستە خۆش ئەگەر تۆش پێت وایە کارەبا چاکێکی بە 22 ساعت و پێت وایە پێت بڵێن دەستە خۆش بێت ئەگەر پێت نەخێر ئەوە ئێمەین پێتان ستۆپ ئەوە ئێمەین پێتانڵین داهاتی ئەمی لەدە بەتاڵان مەبەن خەڵکی کوردستان پێتان دەڵێ ئستۆپ لەو هەڵبژاردنە حالەتە دەرونیەتەکانتان پێی وەدیارە ئەیبینین حاڵەتی دەرونیمان زۆر هێمن و لەسەر خۆی بۆی بزانن ئەوە ئێوان ئەو بۆی بزانین ئەوە ئێوەن دڵتان بەوە خۆش کردووە کە لە ماوەی هودوو ئاهەژدە کە زوازی هێناوە دڵتان بەوە خۆشەکە ئێمە خەڵکی عمری خۆیدا پارتی دموکراتی کوردستان نەشونەمای پارتی لە کاتی هودوو ئەوەوانێتی هەنگاوی عملی بنیە بۆ هاتنە پێشەوەی دەنگی معارضە ینی ئەوڵێ ئێمە داوای سازانی نیشتیمانی هەموو شتێکمان کردووە ئەوە معارضەن کولی هەنگاوی ئێمە چینە پێشەوە ئەوان دە هەنگاوە چنە دواوە باشە باب بۆ باسکەم یەکەم شتیان ئەمەیە نەخێر ئەوان هەنگاویان لەناوە هەنگاوەکان دیسا بۆڕوونەکەم و هەنگاوانەیە یە پێتەڵێ وەرە ئەندام پەرلەمانەکان لە پەرلەمانی عێراق بکشێنەرەوە لەسەر چی لە کاتێکا کشان دیشمانتەوە لە کاتێکاندان پەرلەمانکشاوتەوە ئەزانی ئەسڵەن باوەڕمان پێینە ئەسڵەن من بەش بە حالی خۆمەک هەڵسوورایەکی بزوتنەوەی گۆڕان من بۆ خۆمەک هەڵسوورایەکی من وەک هەڵسوورایەکی بزوتنەوەی گۆڕان من وەک هەڵسوورای ئەسڵەن بڕوان پێێنەوە بەڵام ئەندام پەرلەمانەکانمان ئازادی تەواویان هەبلەوەی بڕیاریان داوە باشە دوو با من بۆ سەرمێنە ئێمە بانگەکرێت بزوتنەوەی گۆڕان داوەتەکرێت بۆ کۆبوونەوەیەکی فراوانی هەموو لایەنە سیاسیەکان دوای ئەوەی هەر لە دوای و کۆبوونەوە لیژنیە تشکیل دەکرێت بەبێ ئەوەی معارضە هیچ لایەنێکی سیاسی معارضە ئاگادار بێ ڕاتە بەقاچی دانووسانەکان سیاسی دروست پەیوەندی سیاسی دروستەکە دەبێت حساب بۆ معارضە کە کاتێکی ئەزانی لە باشینە ئێوەتانەوە معارضە وەکو خۆتان بیرکاتەوە لە کاتێکا لە دنیا معارضە دەوێت جیاواز دەتۆ بیرکاتەوە بەدیلی پێ بێتە سەر دەسەڵاتەوێ معارضە ڕەقیبی معارضە رەخنە بگری معارضە لێ بگەڕێ هاوڵاتیان لە ژیانێکی هودوو و ژیانێکی تەبیعی خۆیاندا گوزەر بکەن ئەوە مانجینۆ هەڵبژاردنە بە معارضە بێتن بەرنامەی خۆی بە خەڵکی کوردستان نیشان بدە بڵێ ئەو بەرنامەی من غەڵەتەکان دەستنیشان بکە بەڵام معارضەیەک ئەوڕۆ ئەلانی هەڵبژاردن کرایە و نەتائیجی کرایە استحقاقی هەڵبژاردننی باوەڕ پێ نییە معارضەیەک تەسنیفی ئەحزابی دەبێتن ئێوە باوەڕتان بە حزبەکانی دی هەنیە بەس با داوای کۆبوونەوەی پێچ قۆڵی دەکەن ئەو عقلیەتەی شێخوایەتی دەبێتن ئەوەش مستحیلاتە شێخوایەتی کوردستان خەڵکی کوردستان بە خەڵکی دیکە ئەوە ئێوەن ئەزانی حەزەکەن یەکشت بزانین ئەوە ئێوەن ئەوە دەسەڵاتی سیاسی ئەم هەرێمەیە ئەوە پارتیە ئەوەی پێی ئەوە ئێمەی گۆڕانە بەڵێ ئەوە ئێمەی شانازی بە هەموو پێشکەوتنەکانی ئەو وڵاتە دەکەین یەک ساڵ یەک لیستی پەرلەمانی بەشداری کردە 25 کورسیەنەوە ئێوە بە هەموو هێزی خۆتان وسی کورسی یەک جار بوو کۆتە ڕاستی بەرنامە گوتم لە حالەتی ناتەبیعیدانە بەڵێ ئەوە انتخابات تەکری و ئەشی سەلمێنن و یەکتری ژەبینینەوە خەڵکی کوردستانی شایدی والله ئێوە خەڵکی کوردستان ئەگەر بزوتنەوەی گۆڕان لە هاشوشەکانتان ڕادیارە لە سەرەتایەکان دیارە بەپێی ڕاپرسی بەپێی دیراساتی ئاژاوێکی ئەمریکی بۆ معلوماتتان ئەو عقدەی هەتانە بەپێی دوای ڕاپرسی ئەمریکیەکان تاکە حزب لە گۆڕەپانی کوردستان استقراری داخلی خۆی هەیە لە پێشکەوتن و گەشە سەندندایە پارتی دموکراتی کوردستانە کە ئەوە بۆ ئێوە گەورەترین شۆکە حەزبی ناکەن ئەوە ناکەن کۆمەڵی ئیسلامی دوێنێ ڕاپرسێکی بڵاو کردوتوانە کە بزوتنەوەی گۆڕان ئەبێ بە یەکەم ئەوە ئێوەن پێتان هێزم ناکرێت هەموو دەستگاکان دەخستۆتە گەر بۆ ئەوەی کە پێ بڵام بڵێت ئەم ڕاپرسیەوانیە ئەوە نیە تۆ لە مقابلە ئێمن شۆک بوون تووشی پارتی دموکراتی کوردستان ئێمالی کردو بەڕاستە ئەوەی خوا بەزیاوی گوێمانەوەیە لەگەر ئەو وەڵام زۆر تێک ناگەین زۆر کاگومێت پرسیارەکە ئەوەیە ئەگەر پەیوەندەکانی معارضە و دەسەڵات بەرەو باشی بڕۆ ئێمە ئەڵێن مەترسیە لەسەر کوردستان لە هەموو لایەکەوە دەڵێن بەغا مەترسیمانەیە
ئەم ناوچێکە ئەقڵێ باشە بۆ پەیوەندی ناوخۆیەکان ئێمە بۆ ئەمانوێت لە بەغا یەکدەنگ و یەکڕنگ و هەمومان دەستی یەکتری بگوشین بەڵام بۆن لە ناوخۆیان نەمانتوانیوە سازانێکی نیشتیمانی ئیتیفاقێکی نیشتیمانی دروستکەین بۆ نەمانتوانێت ئەوە ئێوەن وەکو دەسەڵات ئەبێ هەنگاو بنێن نەک معارەزە نزیک بێتەوە ئێمە وەکو دەسەڵات هەنگاومان نا گوێی پێنەگیرە سازانی نیشتیمانی بەلای ئێمەوە خەڵکی کوردستانە سازانی سیاسی زۆر جیاوە سازانی حزبی ئێمە پەیمانوانی ئەگە بزوتنەوەی گۆڕان و پارتی عیلاقەیەکی تەبیعیان هەبوو یەکێتی نیشتیمانی و بزوتنەوەی گۆڕان و کۆمەڵ و یەکگرتو ئەسڵن ئەوان باوەڕیان نییە بۆ ئێوە جۆ لە معارەزە ناگرن ئەوان ناتەبیعیان دەڵێ ئێستا ئێمە لەگە کۆمەڵی ئیسلامی مشکلێمان نییە لەگە یەکگرتوی ئیسلامی و مشکلێمان نیە تەنها ئەوان عقدەیان هەیە کاکە عقدەیان هەیە ئەوان بە هیچ شێوەیەک ناتوانێت یەک گۆڕان دەستەمۆکات ناتوانێت گۆڕان دەستەمۆکات یعنی کەواتە بەلای تۆ پارتی توانێتی خەڵکیەکە دەستەمۆ بکات ینی پارتی ینی چەم جملێ بۆ مەدرسەی پەروەردەتانە ئەم جملەی کە دەڵێ ئێوە پارتی دیموکراتی کوردستان یەکێک لە مشکلە هەر ئەساسیەکانی کە ئێستا ئێوە تووشی شۆک بوون و ئەتانوێت دەیان و سەدان تۆمە دوای ئۆپۆزیسیۆنکە نەزانی چییە ئەوەیە هەر سێلایانی ئۆپۆزیسیۆن زۆر کۆدەنگانە و ئازانە یەکیان گرتو و نانێ بستە ژێر ڕکەفی پارتی بتوانە پارتی کۆنتڕۆڵ سەکەیان بەسەرەوە هەرگیزیش ئەوە نابینێت ئەو بۆی بزانین نوێنەرێکیان هەبێ بۆ سەرۆکایەتی هەرێم کۆچی چی ئێوە زۆر جیاوازن دنیا دوو مەدرسەی جیاوازن دوو مەدرسەی جیاوازن ئەسڵان مستحیلاتە ئێوە بتوانن ئەو کۆچێتان لەناوداهێنن 24 دەسەڵاتی داوە بە سەرۆکی هەرێم ئێوە هەموو شەڕی ئێوە ئەمەیە ئەم دەستورە بخەنە ڕاپرسیەوە ویلایەتی سەرۆک تازەکەنەوە هەر 24 دەسەڵاتەکەت بۆ دەخوێنمەوە یەک فەقەرم بۆ بخوێنە دەسەڵاتی سەرۆک هەرێم بێ هەمووی دەرێ بەگەڕانەوە بە مشاوەرە لەگەڵ سەرۆکایەتی هەرێم سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکایەتی ئەنجومەنی وەزیران 50,000 لەوە تەبع کرا هاوڵاتی لە بەیاع ئەوەی بەڵگرتیە ئەوە لە بەیاع درێتە خەڵک خوێندیتوە بەستە وازنەوە ڕاستی بێنن ڕاستی قسە بکەن ڕاستی قسە بکەن بەڕاستی قسە بکەن ئیتر خەڵک باوەڕی ئێوە پێتان وایە ڕەخنە دەگرن نابی جواب بگرێنەوە پارتی دیموکراتی کوردستان زۆر لەوە گەورەترە ئێوە بتوانن بەو هاشووشە بەو درۆیە بەو چاواشەکاریە بەو مهاتەراتە زەربە لە گەورەی پارتی دیموکراتی کوردستان بدەن بۆی بزانێ ئەو قسەیەشم بە جەنابەت نییە بۆ هەموو هەرسوڕاوانی ئەوەی کە تۆش بیری لەکەیتەوە پێت وایە پارتی دیموکراتی کوردستان پارتێکی ئەوەندە پارتی دیموکراتی کوردستان سەنجم بە بەڵێ تا بەنامەی ئامادە پێشکاری بەرنامە قبول